جوتیار و باخەوانەکانی هەڵەبجە دەڵێن کردنەوەی هەفتە بازاڕ و فیستیڤاڵی کشتتوکاڵی هەنگاوێکی باشە بۆ ساغکردنەوەی بەرەمە کشتتوکاڵەکانیان، بەڵام دەبێت حکوومەت ڕێگە چارەی باشتر و گەورەتر بگرێتە بەر تا گرنگی زیاتر بە بەرووبوومی نێوخۆیی بدرێت. يعني بالراسي ضرورة أم حفتة بازارنا بلان بو وقت جنابه وتي بو ساكر نوي برهم مكانه برهم يم زورة جرب تايبتي سا شتيكي وكو هنار لا خو يعني أجر هنار دي دروي غلات يشبك لي أما بزياو همانة تي أجر اشتكان من زورة اشتكان من الأخوة بزيا باشا جوانا بلام أم حفتة جورة حفتة بازار وفستيفالان شكاكريتو بالراسي زور ضرورة خلق كان يراس أخو معاملة رجل جوتيارة كان والله حكومة مشتانة دروس كايت خلق استفادة ليها وخلق اشتكي خراب نابي ويفروشيو هوايت زور شاكا بس خو لوش حكومة كدوتي أما زور اشتكي شاكا أوار يقول بيها وخلق يشتيجا سنة وهم فلاحي استفادة ليها بەڕێوەبەری کشتتوکاڵی هەڵەبجە دەڵێت هەفتە بازاڕی کشتتوکاڵی هەنگاوێکە بۆ گرنگیدان بە بەرەمی کشتتوکاڵی، بەڵام پێویستە ڕێگری لە ئاوردەکردنی بەرەمی کشتتوکاڵی بکرێت و دوای پڕکردنەوەی پێداویستی نێوخۆیی بەرەمی جوتیاران هەناردە بکرێت کە بتوانێت بەرهەمەکەی ئەوەی لە پێداویستی ناوخۆ زیاترە هەناردەی دەرەوە بکات بۆ بتوانێت پیشەسازی کشتتوکاڵی بەرەو پێشەوە ببرێت و ئەو بەرهەمانەی کە ئەبنە مادەی خاو بۆ پیشەسازی ساغ بکرێتەوە لەوێ بتوانرێ ڕێگری لە بەرهەمی هاوردە بگیرێ لە هەموو شوێنەکەەوە بە ئاسێکی زۆر تەواوە هەرچەند ئێستا وەزارەتی کشتتوکاڵ خۆشبەختانە ساڵانە خشتەیەکی هەیە ڕێگری لەو بەرهەمانە ئەکات کە لە ناوخۆ هەیە و بەش پێداویستی ئەکا بەڵام ڕەنگە لە هەندێک شوێنی ترەوە بەشێک لەو بەرهەمانە هەرداغڵ بکرێ ئەمە بێ کاری جدی زۆر زیاتری بۆ بکرێ. هەفتە بازاڕی کشتتوکاڵی هەڵەبجە بۆ چوارەم هەفتەیە بەردەوامە و 100 جوتیار و باخەوان بەشداری تێدا دەکەن. بە خستنەوەی بەرەمە کشتتوکاڵەکانیان دەیانەوێت بەرەمی نێوخۆیی زیاتر بە بازار بکرێت و هاوکاریان بکرێت لە ڕێگەی ئەم هەنگاوەوە بەرەمەکانیان ساخت بکەنەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.